Vegave mamoste Eyüp Kukhar Rüstem ku şuna kek ayat kakayda ve ahaftine bike pişti vici de ve de şuna khodaji ahaftine bike öyle jber ku kakaya nahat من سبب بها بنات ما خواست شوناوي أيوب كوخار رستم كريم تجبك أم خيراتنا كأيوب دكن بيجن تب خيراتي سرسرة سر شاوراتي كأيوب صالح 1954 للتاويل يا هورمان جدايك بويا ببكالوريا بشي كشتوكال هي يعني جمع ام دبيجن تارم زراعة وتارم هذا وي بشي خلاص كريه تا استا وكي نوسرو ليكولر سيوسي كتبي وي هاتنا تشاب كرن دواري ليكولينوي مجوي ديني وادبي دا مدوري ناوندا روشنبيريا روشنبیریا هورمان و سرنوسر کووار هورمانه که کاکایی نه ماموسته بابتاوی اجبر کو که آیات نات ماموسته و بابتاوی پیشکش بکه ام دوباره خيراتنا ويدكن وسر سر شوات سر شعر صهباي بزمي مناجات ملجأ التجاي أرباب حاجات جاي رجاي جرقي بادشاو درويش بارقاو پنا پي بيگانو خويش سرور سايدار نشان دي ولي يعني يادقار مرتضى علي بروزتنا نهر نور وران بو آیچ پیوشی دیری یاران بو اما دبانی برس خوشکوبرانی خوشویست سلاوی هورامانی سربرس سرزمینی پیروز یارسانتان پیدگینم خوشحالم امرو لآمد لخدمتی او آمادم بو پیشکشکنی بابتی خوم دوای ورویا بابتی اصلی بس ام بابتش سبارد بدین یارسان برادران پیان خوش بو که من لجي كاغيات بيشكشي بكام كأو نهاتو إدي ديارة هوكاري خوي هيا ديار يارسان دينكي كردية أم دينا كردياش كالين كردية بلغماني لناو تيكستكاني خوي والين هروها رقي لناو دينا آريا كان هيا لناو هرسي ديني آري كون ديني آري يكم كتا دوانزده سده بر لزاين ديني همون نتوا آريا كان بوا كأوي بشت أبستيبا هذي خير وهذي شر من سبارة بدينا كان زور قصناكم بلغش مان هي بو أما كألين رجع كان يشننا وأم دينا أصلاً براسي فلسفيان بو خلقان ديني مروف لناو ديني آريا وسرچاو ورقري أرچون كي خسرواني بو أو جو قيد رفش كاوياني بو تازي دا صلاة نسر بو حفتاو دو كشوار فرمان برد بو باز هم تاس وسر دنیا نوردن دمایی مرگن هر مو مردن ارچون شای جمشید جماران جم بو 1000 سال پایه حکم و محکم بو جامی جهان بین جهان نما بو آرزوی ملکی زوی و سما بو باز هم تا وسر دنیا نوردن دمایی مرگن هر مو مردن اما فلسفه دین یارسان بو خلقانی یکم مروف کدوایی باسی یکم براسی و بس سرودكي ناوي سرترز تا استاش سرودي سرترز بشعركاني وبآوازي تنبور لناو جمو كوبنو دينيا كان يارسان دا دوتره بلغمان بو اوا كالين بلا دواي ديني اري ديني ميتراي لناو تكستكاني خوانا چندين بلغه هيا نامي ما مهر نامي مهر نقلي الاس نامي ماهر يعني ناو اما مهر برسين و لو رجوك أخوة بروح كان ألست بربكم تا استائما مهر برزبون هروها معادليك يعني معادلة هاوكيشا روح بو انتقال الروح مهر روحي مهر أجت مهر مسيحة أجت مهر علي أما يك كلها وكيش كان بو انتقال الروح للاي أوان
ڕێگەکانی بۆ ناو دینی زەردەشتی زۆر و زەبەندن. من خۆم یەکێ لە کتێبەکانم سەبارەت بەوەیە کاریگەری ئاڤێستا بەسەر ڕابەران و پیرانی یارسانەوە. دیارە خۆشبەختانە تا ئێستا توانیمە 5 کتێب سەبارەت بە دینی یارسان بنووسم. ئەوە یەکێکە لە کتێبەکانم بەڕاستی و تەرجمەش کراوە بە زمانی ئەڵمانی و فەڕەنسی و فارسی. ئەڵمانی و فەڕەنسی و فارسی. بەڵێ بۆ ڕێگەکانی بۆ ناو دینی زەردەشتی دیارە ئاتەشگا شوێنی پیرۆزی زەردەشتێکانە. ئەوانیش چەندین سرودیان هەیە. ئەو ئاتەشخانە بارگای شام بستن ئەو ئاتەشخانە زەردەشت شکیاس پەرێفەرمانە بەرگوزیدەش کرد نەڕووی زەمانە. لای ئەوان بارگەی خودایی 72 جار دا ئابەزنە سەر زەوی پێڵێن بارگە یەکێ لە کتێبە پیرۆزیەکیشان پیرۆزەکەیان هەر بەناوی بارگەیە 72 مەقامیشانەیە هەر بەناوی بارگە. یعنی بە قەناعەتی ئەوان ئاتەشگا یەکێکە لە بارگە خواییەکان. یان ئاتەش زەرورن گڕان گڕای ئاتەش زەرورن چونکە نیشانەی تەجەلای نورن. ئاتەشگە زەرورە و ئاگە گڕەکەی نیشانەی تەجەلای نورە نوری خوا لە ناویە. دێمە سەرەوەی ئەڵێم ئەم دینێکی کوردیە ئەمەش هەر لە تێکستەکانی خۆیانەوە دەست پێکەم. دینێک بەڕاستی هەموو کەڵامەکانی کوردی یعنی چۆن دینی ئیسلام قورئانی هەیە چۆن ئەم برادەرانی SD مەسحەفا ڕەشیان هەیە ئەوانی کتابیان هەیە. کتابەکان سەرنجام 6 بەشە. بارگە دەورەی هەفتەوانە دەورەی چلتەن گڵێم و کۆڵ دەورەی عابدین خوردە ئاوێستە یان وردە ئاوێستە هەمووی بە شعری کوردی و بە دیالێکتی گۆران زمانی ئەدەبی گۆران نووسراوە هەر هەموو کتێبەکە. چەند کتێبێکیان هەیە پێڵێن دەفتەری گەواهی غوڵامان دەفتەری کەڵامە گەورەی پەردیوەری دەفتەری شنروێ دەفتەری زوڵاڵ ئەمانە هەموو بە زمانی کوردی بە زمانی ئەدەبی گۆران نووسراوە کە منی هەورامیش زمانی ئەدەبی گۆران دەزانم کاکەی ماچۆش یارسانی زمانی ئەدەبی گۆران مەفروزە زازاکیش زمانی ئەدەبی گۆران بزانێت. بەڕاستی ئەوانەی کە پیانەڵێن کەڵامی خاوەنەکانیان چەند کەسێک گای کەڵامیان نووسێەوە وەکو شان نەحمەتڵڵا جەیحوناوایی سید حەیدەری یعنی سید براکە کە یەکێکە لە دەورەکان ڕابری یەکێک لە دەورەکانە سید حەیدەری وەکو زڵفەقاری گۆران وەکو تەیموری بانیارانی و هەتا دوایی ئەمانش چەندین کەڵامن کە من بوارم نییە کاتەکە بوارم نادا بە درێژی باسی بکەم ئەمانەش هەموو بە زمانی کوردی نووسراون. هەروەها هەرچی پیرۆزیەکانی تری هەیە بە زمانی کوردی نووسراون تەنها لە ناو تێکستەکانە یەک تێکستەیە کە شان نەحمەتڵڵای وەلی کە عەفو حاجی نەحمەتاڵای ئێرە بەڵێ حاجی نەحمەتڵڵا جەیحونابادی نا ئەمەی حاجی بەکتاشی وەلی عەفو ببورن حاجی بەکتاشی وەلی بە تورکمانی نووسویەتی ئەمەش کەڵامی یارسانە تەنها ئەم کەڵامە هەیە بە تورکمانی نووسرابێ حاجی نەحمەتڵڵا حاجی بەکتاشی وەلی نووسویەتی بەڵێ ببورن. باشە دینێ هەموو تێکستەکانی کوردی بێ ئەمە یەکێکە لە خاڵەکانی کوردبوونی. دوو قیبلە و ئاوی کەوسەریان لە کوردستانایە و بێزاد لە هەورامانەیە کاتێک کە تەڵقینی مردووەکەشیان دەدەن ئەوەی بیرەخەنەوە کە ئەو فڵانە کەس مەردن مەولام ئامانن فڵانە کەس مردن ئەرگوناحکارە تاوانشکردن پەناژ وە دینی یاری ئاوردن یعنی پەنای بە دینی یارسان هێناوە. ئینجا بەڕاستی بۆ ئەوەی ئەڵێن ئاوێگەیە لە ئاوی کانیەکی پیرۆز پێڵێن ئاوی تەشار وە شتێکی ژەیە پێڵێن شوێنەگەی پێڵێن پەردیوەر قیبلەی یارسانەکانە ئاوی تەشاریش ئاوی پیرۆزی یارسانەکانە. لای چاوە سەیرم مەکە هەمووی ئەڵێم کاک بەڕاستی بۆ نمونە لە تەڵقینی مردووەکەڵێ مەحاسب پیرموسێ ساحب دەفتەرن قیبلەی حەقانیش نەپەردیوەرن مەحاسب ئەوەی چاکە و خراپەی مرۆڤ ئەنووسێ پیرموسێ لە ئەسڵا کوردی شامە کۆچی کرۆچوە لە پەردیوەر سەری بە سوڵتان ئیسحاق سپاردووە بووە بە یەکێ لە بازنەی 72 پیرە مەحاسب پیرموسێ ساحب دەفتەرن قیبلەی حەقانیش نەپەردیوەرن قیبلەکەی باشە دینێک کە قیبلە و ئاوی کەوسەری لە کوردستانە بێ معناوەیە ئەمە دوو خاڵ دینێکی کوردیە 5 ڕابەرە دینیە گەورەکەیان بالولی مایی
باوا سەرەنگی دەوانی شاخۆشەنی لۆڕستانی باوا ناوسی جاف یا باوا ناوسی سەرگەتی لەگەڵ سڵتان ئێسحاق یان سانسەهاکی بەرزنجی هەر پێنجان کوردن لە دایک و باوکی کورد بەڵام داخەکەم ئێمەی کورد خۆمان ناناسین کاتێک کە باسی باڕوڵ ئەکرێتە ئێساش بالول هەندێک کەس دەڵێن بالول لە شێت و برای هارونە ڕەشید ئەسڵ و ئەساسی نییە بالول شێت نەبووە عارفە و برای هارونە ڕەشید نییە لە مێژووی ئیسلامە سێ بالول هەیە بالولی مایی خەڵکی مالکوفە بووە کاتی خۆی ئەو ئەقلیمەی لۆڕستان وتراوە مالکوفە مالبەسرە بووە بەڕاستی خوزستان مالبەسرە بووە لۆڕستان مالکوفە بوو ئەو خەڵکی مالکوفەیە لەوێ لە دایکبووەوە ناویشی عەمری کوڕی لە هەبە لە بنەماڵەیەکی کورد لە دایک و باوکی کوردی بەڵام ئێمە لە نەزانینی خۆمانە ئەم زاتەیە نین ئەیکەین بە عەرەب و ئەڵێن برای هارونە ڕەشید بووە ئەمە یەکێ لە ڕابەرەکان خۆی ئەڵێ خۆی ئەواتە یاران ئەواتە یاران ئێمە دەوانین ئەواتە یاران هەنێ مەگەڵین یەکێکی شاران تازی نەکەریم ئاینی ئێران ئەڵێ من پێم ئەڵێن شێت بەواتەی خەڵک پێم ئەڵێن شێت بەڵام ئێمە لەگەڵ برادەرەکانمان یارەکانمان ئەگەڕم شار بە شار دێ بە دێشوێن بەشن بۆ زیندووکردنەوەی دینی ئێران مەبەستی لە دینی ئاریە دینی ئێرانی مەبەستی لە دینی ئاریە دیارە دینی ئێران ئەمە ئەو یەن بۆ دوایەوە باوەسەرەنگ خەڵکی منطقەی شاهۆیە لە بناری شاوە دەوان دەیەکە پێڵەن دەوان لە دێکەی منە بە خەک سپێردراوە لە تێوەڵا مەزاری مبارەکی لە تێوەڵەیە ئەڵێ سەرهەنگت دەوان ئەسکەنامە من سەرهەنگت دەوان ئەزەکەی هێناوە بۆ لای جەنابتان چینەی ئێرمانان مگەڵم نەهەردان مکۆشم پەرێ ئاینی کوردان ئەڵێ من تێکۆشان بۆ ئاینی کوردانەکەم ئاینی کابرا تێکۆشان بکا بۆ ئاینی کورد معنای ئەوەیە دینەکەی دینێکی کوردیە هەتا ئەڕوات هەتا دواتر بۆ میسال سڵتان ئێسحاق بۆ سەردەمی سڵتان ئێسحاق ئەوە باوە ناوسی ژەر کوردەوە شاخۆشنی لڕستانی ژەر کووردە کاتەکە بێ سوودی لێ وەرگرم یە بۆ سڵتان ئێسحاق بۆ دەورەی پەردیوەری یەکەم کە گەورەترین دەورەیە لە دینی یارسانە گەورەترین دەورەی پەردیوەری یەکەم و سەردەمی سڵتان ئێسحاق و ڕێخستنی بازنەکان هەفتەوانە هەفت تەن بەڕاستی هەفت خەلیفە چلتەن بەراچلی چلتەنان و هەتا دوای هەفتا و دوو پیرە ئەمە بازنەکانن هەمویان لە سەردەمی سڵتان ئێسحاقا ڕێک خراون ئەویش ئەڵێ کاتێ کە باسی باوایەتگارەکە یەکێکە لەو پیرانەی کە من شیعرەکەی سەرەتا ئەوە بۆ ڕۆحی باوایەتگار بوو خوێنمەوە شیعری حەزرەتی مەولەویە ئەڵێ بەرگی خودڕەنگی کردووە بەراتش تەمام کوردستان داوە خەڵاتش لەو کاتە باسی کوردستانەکە داخەکەم من چوومەتە زانکۆ لەوێ کۆڕ بەستراوە پرۆفیسۆر هاتووە وەڵا دەیلەمەیکان ناوی کوردستانیان ناوە دەیان لیمە چەند ئەقلیمێکیان لە کرماشان دابڕیەوە ناویان ناو کوردستان کاکە بڕۆ تۆ بگەرە بۆ تێکستەکانی خۆت تێکستەکانی کوردی خۆت دینەکەی خۆت ئەوەی تایە کە ئەڵێ بەرگی خۆڕەنگی کەروە خەڵات بەڵێ ساڵی 324 کۆچی 324 کۆچی باوە سەرهەنگ ئەو شعرەی وتووە ئەمە سەدەی حوتەمی کۆچی وتووە ئەمە سەدەی حوتەمی کۆچی فەرموویەتی ساهەکی سڵتان ئێسحاقی بەرزنجی سەدەی حوتەمی کۆچی خۆت حیسابی کە بزانە چەندەکە من بە کۆچی خوێندومەتەوە مەزدەرەکان کۆچین مەزدەرەکان زاینینی بەڵێ دوایەوە هەموو شوێنە پیرۆزەکانیان لە کوردستانە ڕێک کەوتووە شوێنی پیرۆزیانە بێت لە دەرەوەی کوردستان کاتێک کە ئەو کەسە چوە بۆ بانگهێشتی دینی بۆن منە شابرایمی ئێوەت یەکێکە لە بازنەی حوتەن چوە بۆ بەغا مەزاری شایبرایمی ئێوەت لەوەیە مەزاریان هەیە لە مووسڵە ئەمە کاتێ بۆ فەرمانێکی دینی ئەو ڕابەرە ئەو پیرە چووە بۆ ئەوێ بەڕاستی لەوێ ماوەتەوە بە خاک سپێراوە بەڵام زۆربەی هەرە زۆری پیرۆزەکانیان لە کوردستانە ئەمە ئەوانەی بازنەکانن هەمویان کوردن ڕێککەوتۆ چەند کەسێک کورد نەبێ وەکو پیر حەیدەری مووسڵی پیر عەزیزی بەسڕایی پیر خاتوو نازداری شیرازی پیر فەیروزی هیندی بەڵام کە هاتوونەتە پەردیوەر چوونەتە خزمەتی سوڵتان هەمویان فێری زمانی ئەدەبی گۆران بوون هەموو تێکستەکانیان بە کوردیە هەموو تێکستەکانیان هەموو کەڵامەکانیان بە زمانی ئەدەبی گۆران کەواتە ئەم دینە هیچ گومانێکی تیانە دینێکی کوردیە ئەمە ئەو دوو خاڵەتەوە و ئاریبوون و کوردی بوون دێمە سەر هەندێک بنەمای سەرەکی ئەم دینە بنەمای سەرەکی چەند بنەمایەکی سەرەکی هەیە ئەمانە یەکێکیان بۆ تێڕوانیان بۆ دروستبوونی دنیا پێتان ئەم بەڕێزەش باسی کرد تێڕوانینی هێنەکان برا ئێزدیەکان نزیکیەکی تەواو هەیە لە بینی ئەو دوو تێڕوانینە ئەوانیش ئەڵێن بەڕاستی
أول جار هيج نبوة مولا درك بنا دريا لنا سنجك لنا درك أبوه شعر يعني بخشان يعني الله سلطاني عالم هيبدا وسنج توقيا سلطاني الدنيا فرماني كرب سنج يا دركت توقيا تقي خاوندگار پارچه سنگ شانه و هوا بی و آسمان پارچه لو سنگی شانه و هوا بی و هم ستارگان سازنا استرکانی دروست کرد جروح وش جنور وش مانگو هور ایجاد کرد لنوری خوی مانگو خوری دروست کرد هور نیه خوره هور یعنی خور مانگو خوری دروست کرد اما تیروانین یعنی بود دروست بونی دنیا پیتان عجایب نبی اما بپخشان هیا بيتان عجائبي أما بسرود هي حفظنا البيان بواتان بيتان نحق بزانا المعلوم بوليتان أوسانا لبينا آليابي نعرش بينا فرج جهان دريابي مولا فدربي درفتي دريا فدربر أما جهان كرمة هي نامي وجنيا وخافندقار عشو قرشو فرش أو سادا قرار نفسي أو تيرواني ليكا جنابي باسي كربو بلا إزي كان من بيتان عجائب نبي لو سردماء ما پخشان مان بوا داخكم زور بداخوا الين پخشاني كردي لكومال ناو مولانا خالدي نقشبندي شيخ حسيني قاضي لما نو سري هالداو هيجي وانيا اما پخشانه اما هي سدي سيمي كوتشيا اما هي 1200 سال لمو بيش من يخون مو بتاريخ دوايا پخشانه كردي كان 21 پخشانه كان يارشان 21 ياك دو سي چوار همویان جماریان هیا لای من هن حل دروز بینی کونه و باز اکن تا دوره سید براکه تا دوره تا سدی سیانزمی کوچی باسو خواسی میجویان تیایا دینیان تیایا عرفانیان تیایا بون منا سياسي شانتي باسي جابوني حدودي بين دولتي الصفوي دولتي عثمانيه كا اما انا بخشان من لكتابك ما هاتم زماني بخشان كان سرد مكان يعني هموم شيتل كردوتوا هموم باس كروا بلا ما موساي زانكو وبروفيسور مانيا الله بخشان للشيخ حسين قاضي شيخ مولانا خالد نقشبنديو اما راسنيه اما براسيه بي راس بكريتو ابي ميجوي ادبياتي اما لسر بنماي تكستا كردي كان كتكستكان يارسان هر دولة من دكانن أبي جارك يتراس بكرته وبنسرته تيروانين يعني بو خلقانية كمروف ميثولوجيا لنا همون توكانا هي ميثولوجيا بلا ميثولوجيا كردي جوانترين ميثولوجيا بو خلقاندني مروف جوانترين ميثولوجيا كات اخوا ايوه يكم مروف بخلقانه ملائكه كان لبردسيان ميكائيل جبرائيل اسرائيل اسرافيل امريان بيدا بچن خولي كيوي سرنديل بينن بو سرنديل بو امش معناه اما برشاركي جوريه اسرائيل لشي خولك يعني خول يعني خوا فرمان ده بجبرائيل بيك بخميره بيك بوكا شوشه اكابا خمير لسر شكل مروف بروح خويا الله برور ناوي فرمان ده بروح روح الله ناس مناوي لبرو قربيسا خول بيسا مروفش تاوان كاري دواي خلقاني تاوان برباكا اما همو ازانين هابيل قابل كشت لدين الإسلامي شوايا هابيل قابل يكشت براكي خوي كشت الله مروف تاوان كاري ليرا أخوة بزور ناي كابي فرمان دا بجبريلي الله تنبوري بوبجنا وسرودي بوبلي أو سرودي كوتم بسرود جنين وبوتني الشعر كان سرتاس روح خايل أبيو أشتناو خولكو يكمروف أخلقه أما أجر لناو دينا معجزة لزانستا أجر ميثولوجياش به بس جوانترين ميثولوجيا فرمو براوردي بكل لقل ميثولوجيا يونان كاتي الله إخوالك وكان تراكي أدا بزي ودشتكانو نوي ليك وتو باشا أو ميثولوجيا أمش ميثولوجيا كردا إما خبر ما نية خلقاني مروف ببرشة ببستري بتشوارشتوا يك خول دو براسي أو سي دو خو يك خولو أو دو روحي خوا سي شعر أدب شوار جنيني تنبور إسأل لم سردما لس عصر زانس والتكنولوجيا عندك كسب يابون الله موسيقى حرامه موزيك حرامه وشعر حرامه وادب حرامه من خلب خومي وتو ما مستايوب تو عمرو خليك التواوب تو كوري بياك دياري خلقك بشخصيتي تو شيكي لقل امشتان وامن سنان امامه عاقبته سوتين اسيت جهنم وتو مرحبا لو جهنميك من اسمناي مرحبا لو جهنم بيم خوشه بسمناي بهالحال يعني ينس لسر شتيكي تريان كزور جوانا زور جوانا وصد لبين إخوة ولبين مروفانية لا أوان لو وكا ونفخت فيك من روحي للدين الإسلامي بيروزا هيا ويا همو مروفيز قردي لي إخوائيتي هيا
یارسانەکانیش ناڵێم ئەویان لەو دینەوە وەرگرتووە پێیان وایە هەموو مرۆڤێک گەردیلەی خواییتیایە زەڕاتی خواییتیایە ئەم زەڕاتە لە مرۆڤی باشە باڵاکە لە مرۆڤی خراپە ئەپوکێتەوە لە مرۆڤی خراپە زەڕاتەکان ئەپوکێنەوە کەمەکەن لە مرۆڤی باشە باڵاکە باشە ئەوان ئەڵێن هەندێک کەس ئەتوانێت توانای خوایی هەبێت ئەو ڕابەرە گەورانەی کە باسم کردن لەوانن ئەمە پێڵێن زات بەشەر ینی مرۆڤێکە توانای گەورەی هەیە پێڵێن زات بەشەر ئینجا ئەم زات بەشەرش دیوێکی ترێڵم پێن زات مهمان ئەم زات بەشەرە گەشت ئەکا بۆ شوێنێک ماوەی چەند ساڵی ئەمێنێتەوە بۆ بڵاوکردنەوەی دینەکە پێڵێن زات مهمان هەروەک ڕۆحی پیرۆزی سوڵتان ئیسحاق لە پەردیوەرەوە کۆژەکە یە بۆ بنگول و دەرسیم لەوێ ئەچێتە تەنی حاجی بەکتاشی وەلی و ئەو مەزهبە یا ئەو دینەدا ئەمەزرێنێ ئەمە پێڵێن زات مهمان یعنی معنایەوە هیچ وەسەتێک لە بینی خوا و لە بینی بەندەکانیان نیە مرۆڤ ئەوێ بە عەقڵ بە ئیرادە خوا بناسێ دوو خەسڵەتن بەس بۆ مرۆڤ هەن ڕاستە مریشک عەقڵی غەریزی هەیە مریشک 21 ڕۆژ لەسەر هێلکەکان دایانیشێ و جوچکەکان هەڵەیەنێ و دوایی کە ئیشیان بەو نامێنێ بە دەنوگلیانەدا لەسەر دەنکە گەنمێ ئەمە پێڵێن عەقڵی غەریزی ئەمە سۆز بەرهەمێنێ ئەمە سۆز بەڵام ئەو عەقڵە دەستاوەردەی مرۆڤ تەنیا مرۆڤ خاوەنیەتی هیچ ئاژەڵە هیچ بوونەوەرە خاوەنی ئەو عەقڵە نییە ئەوان ئەبێ بەو عەقڵە خوای خۆیان بدۆزنەوە ئەمە یەک و ئیرادەش هەمومان نەزانین ئیرادەیەکە کە لە خەسڵەتەکان ئیرادەی ئاژەڵ خەفەکراوە زەعیفە ئیرادەی مرۆڤ گەورەتی ئیرادەیە توانێت بەگشت هەموو نەڕەحەتەکان بچێتەوە وە شوێن بدۆزێتەوە بۆ ئەنجامگانی حەزەکانی کەواتە یارسانەکان ئەبێ بە عەقڵی دەساوردووە و بە ئیرادەیەکی کەم نمونەی خەفە نەکراو خوای خۆیان بدۆزنەوە بیناسن ئەوان کۆمەڵێت تەقسیانەیە یەکێک لەوانە سەرسپاردن ئەساسی دینەکەیانە ئەساسی دینەکانە هەر یارسانێک سەر نەسپێرێ یارسان نییە هەر سەرێ نەلۆ ئەو حوزوری جەم نەسەنجەوە دەست خەلیفە و خادەم بێشک ئاسرەوە تۆمار نیەن نەڕۆژێ حیساب و شمار نیەن هەر سەرێک نەبەسترێ سەر نەسپێرێ بە پیر و بە دەلیل دوولکە یەکێکیان پیرە یەکێکیان دەلیلە هەر کە سەر نەسپێرێ بەو دوولکە ئەوە یارسان نییە ئەگەر چی لە باوک و دایکێکی یارسانیش بوو بێ جەماعەت نەفسی ئەمە لەناو دورزیەکانی لوبنانە هەیە من چوومەتە لوبنان چەند جارێک کتێبی شمەیە سەبارەت بە دورزیەکان و بە عەرەبیش نووسیمە ئەویان أوجه التشابه والمقارنة بين الديانتين الكردية درزية والكاكائية ليش عيني أمشتهية عينا سرسبارني وان بينان الإذعان هل أو بعربية أم بكردية هيش هناكي تيانية دواي سرسباردن أوان براسي دروش ميانية دروش ميديني اشتكي باسكر ما مستا يارسان ورا راي حق راسيا برانا ورا باكي ونستي ودروستي وردا قدم وقدم تاو منزلقا اما فلسفه يارسان اللجيانا همو يارسان ابي بم شوار خالوا بيوزد به اگر بيوزد نبو بلي بناو يارسانا بلام سلوك الروح يارساني ورنقرتوا سلوك الروح يارسان روح دينكي ورنقرتوا جمو جنبستن جم يعني قليربونوي ديني يعني كوبونوا داخلكم جم كان بوشيكي عربي جم عربي نيا جم وشيكي افيستايا يعني قليربونوا يعني كوبونوا اجينا اقرا افيستانيه جمشيدي جم لكيو هاد من لبيش شرع كم خوندوا جمشيدي جم لكيو هاد جمشيدي جم صن صاله بيش سر هلداني ديني بيروزي اسلام كواتا جم وشيكي عربي اوان جم بستن كوبونوا كان لو جماعه براسي مناسبة هيا مناسبة ديني خوان هيا سرودي تايبة هيا هل يبجرن بو جماعة هميان سرودك أزانن تنبورجن لويا سيد لويا يعني قائدي جم سيد بيا باو بيا هركز بي خليفة لويا گوشت يانن لويا گوشتك جوان كلاوة اسخانه كان اللي بوتو كرديانه بارو وكب دابجه كان جاري بجدار بوم پارو کشم خواردو زور بلزد بو دكتور زور بلزد بو پارو خواردم هموشيان پاروكا من اصلي مبدأ كالم اني نسر تويليان ماشي كان انجاي خون هروها تنبور كيتجم او نه بيروزي هيا همو جم نشينه به لبري هلسي همو لبري هلسي بي خاطر سر تويلي ماشي شبكه انجا دسكا بتنبور جني أبي بيخات سر تويلي وما تشي بكا إنجا دسكا لبروا لقل روحي خوا بيكا وبونا وكاتك مروف خلقاوه
ئەو پیرۆزەی لەوێەوە وەرگرتووە تا ئێستا پیرۆزیەکەی ماوە. ئەمە جەم و جەمبەستنن داخەکەم خەڵکی ناحاس هەندێک دیعای قۆڕ قسەی بێمانە قسەی بێسەروبەر ئەکەن بۆ برایانی یارەسان ئەڵێن لەم جەمانە نازم کۆمەڵەشتی ناشیری نەکەن ئەسڵەن شتیوانە جوانترین جلیان پاکترین جلیان نەک تازەترین پاکترین جلیان لەبەرەکەن دانیشن لەسەر ئانیش قۆڵیان وا لێ یەکەن قۆڵیان هەمووی بەریەکەکەوێ مەسافەیە نییە لە بینیانە دانیشن ئەو سرودە جوانانە ئەو سرودە دینیانە لەگەڵ ئاوازی تەمبورە ئەڵێن و جەمەکەشتەوە بوو پاروی حەڵاڵ دابەژەکەنەوە و ئەی خۆن قوربانی یەکەن وەکو هەموو دینەکانی تر دۆستان قوربانی دۆستان قوربانی بۆ بە بۆوانێ ئای قوربانی قوربانیەکەش مەرجی خۆی هەیە ئەبێ ئەوەی کە ئەکرێ بە قوربانی پاک بێ نەخۆش نەبێ برینوشتی پێوە نەبێ لای ئەوان کەڵەشێر و مریشک و کەڵەشێریژەکرێ بە قوربانی مریشک نا کەڵەشێریژەکرێ بە قوربانی بێژگە لە ئەوەی حیوانی گەورەوانە ئەکرێن بە قوربانی ئەویش ئادابی خۆی هەیە نوێژ و ڕۆژ و یارسان نوێژ ناکەن لەبەرەوەڵێن ئێمە نیازین نەک نمازی نیازەگری دوعا ئەهلی نزا و پارانەوەین نەک ئەهلی نوێژکردن لەبەرەوە نوێژ نییە لایەن بەڵام دوو جۆر ڕۆژویان هەیە هەر یەکی سێ ڕۆژە ڕۆژویەکان پێڵەن ڕۆژووی بەڕاستی خاوەندکار یا خاوەندگار ئەوە ئیتر فەرزە ڕۆژی یارانی قەوەڵتاسە یارانی قۆرتاس یا قەوەڵتاس ئەوەش ڕازی خۆیە مەجال نییە ئەو قسانە هەمویان بکەین ئەمە کتێبێکیش بەشی ناکە ڕۆژی تریان سونەتە پێڵێن ڕۆژی مەڕی نەوێ بەڵام خۆیان بەداخەوە لەبەرە زۆربەی تێکسەکانیان نەیانزانیوە مەڕینێ نووسان مەڕەنوو نییە مەڕی نوێ مەڕیانی ئەشکەوت نوێ دەیەکە لە پشتی خورماڵ کاتە سڵتان ئیسحاقی بەرزنجیل لە بەرزنجەوە ئەچێ بۆ ئەوێ لێ پەنا ئەگرێ براکانی شوێنی ئەکەون لەشکرێگەکەنە سەری بە ناوی لەشکری جیچک یا چیچک وەرحاصڵ ئەوەش ڕاز و باس و خواسی خۆی هەیە شای تومان ئێمە من مسلمانم شای تومانی خۆم هەیە ئەوەش کە دینەکەی تر بێ شای تومانی خۆی ئەوەڵێ هەوڵم یار ئاخرم یار ئیشارەتی پیر پادشا هەوڵم یار ئاخرم یار داوە کۆسوە ئەمە شای تومان من نزای ڕۆژانەیە ئەمە لە باتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا اللای منە کە ئینسایەکی مسلمانە ئەمەش هەر کوردیە وشەی عەرەبی تێکەڵە ڕاستە لەبەرەوە عەرەبی زمانی قورئانە باڵادەستی خۆی نواندووە بەسەر هەموو ئەو ئیقلیمانە کە دینی ئیسلام حکمی کردوون لەوەوە وشەی عەرەبی هاتووە تێکەڵی هەموو زمانەکانی تر بووە تێکەڵی زمانی کوردی ئەمە بووە تێکەڵی زمانی فارسی بووە تێکەڵی زمانی بەلوشی بووە تێکەڵی زمانەکانی تریش بووە قەواڵەیەکیانەیە پێڵێن قەواڵەی سرمەگۆ ئەمە یەکێکە لەوانەیە من هەمیشە مناقەشەمە لەگەڵ برادانی یارستان بە ئاغای زەحمەتکێشیشەوە پێڵێم کاکە لە سەردەمی زانست و تەکنۆلۆژیا کە جیهان بووە بە شاشەی ئەم مۆبایلە دین نابێ نهێنی بێ دین پێویستە ئاشکرا بێ تەواو ئەو سەردەمە نەما ئەو سەردەمە کە قەتڵ و عامکراون کە ترستان هەبووە نەما پێویستە ئێستا ئەم دینە ئاشکرا بێ لەبەرەوەی بەڕاستی جوانترین ڕەحی کوردانەی تایە بەڵام ئەوان ئەڵێن نەخێرەمە قەواڵەیەکمانی بە ناوی قەواڵەی سەرمەگۆ سڕ نەکەران فاش سڕ نەکەران فاش هانە هەیاران سڕ نەکەران فاش سڕی خۆتان فەحش مەکەنێت نادا بخۆ من هەمووی فەحش کردووە 5 کتێبم لەسەر نووسی وێتە کەی ئەم سڕە کەی ئەمێنێت بەڵێ چەند حەزەکەی تەواو 2 دقیقە باش وەڵای شتێکەیە ئەو گەوهر و ڕیشە کوردانی لە دینی یارسانە هەیە زۆر گرنگە ئێمە بزانین ئەم دینە کە وتمان دینێکی کوردیە بەڵام گەوهرێکی نەتەوەییشی تایە هەر لە سەرەتای سەرهەڵدانیەوە لە سرود و پەخشانەکانیانە ئەم گەوهرە هاتووە سەدە بە سەدە ساڵ بە ساڵ لە ناو تێکستەکانە هەیە من 30,000 لاپەڕە تێکستی یارسانم لایە 30,000 لاپەڕە هەمووی بە زمانی ئەدەبی گۆران نووسراوە ئەم ڕۆحە هەیە هەتا ئەگاتە شاوەیس قولی قرمزی کوڕی پیرخەمبەری شاهۆیی شاوەیس قرمزی کوڕی پیرخەمبەری شاهۆیی دەورەی پیرعالیە ساڵی 910 کۆچی لەدایک بووە لە 947 تا ئەڵێ ئەسڵ منجە کورد بابۆم کوردەنان ئەها بابۆم هاتووە بۆ لای ئێوە ئەو جارش بابۆم کوردەنان ئەسڵ منجە کورد من کوردە ناچنی دەستەی گروهی سوپای دژمن کردم ورد یەک ملاحەزەی بچکۆلە لەسەر مەسەلەی ئێست چونکە ئەمە یەزیدی نییە یانی شتێک نییە ناوی یەزیدی ئێزدی و ئێزدیش چییە ینی جەنابی باسی کرد لەبەرەوە ئەوە هەر پەیوەندی بە بابەتەکەی منیشەوە هەیە ئێست بە پێی دینی زەردەشتی
CSD پیرۆز هەیە هەر یەکیان هی ڕۆژێکە فریشتن یعنی کائنی مجردن کائنی مادی نین کائنی مجرد پێڵێن ئێست دەکەن هەر یەکێکیان ئیشی ڕۆژە ڕێگەخا بە پێی دینی زەردەشتی و لەسەر پردی جینوەت کاتێ محکەمەی ڕوحەکان ئەکرێ لەسەر پردی جینوەت سێ ئێست محکەمەی ڕۆحەکان دەکەن بەر لەوەی بەسەر پردی جینوەتە بپەڕێنەوە ئەچنە ئەیوەن هێشت یان بەهەشت یاخود ئەچنە جەحەنەم سپاس بۆ گوێبیستنتان چاوی هەمووتان ماجە